یاخود نوێشخۆنانی دەڤەری ڕاپەڕین سەبارەت بە ڕاگەنراوەکەی وەزارەتی ئەوقافی حکوومەتی هەرێمی کوردستان چییە؟ لە کاتێکدا پێشتر ئاگاداری وتاربێژانی نەکردبەوە کە سەرکۆنی حکوومەت بکەن بە بڕینی قوتی هاوڵاتیان، بەڵام ئێستا بۆ سیستمی نوێی خشتەی دابشکردنی موچە داوا لە وتاربێژان دەکات کە سوپاسی حکوومەت بکەن. هاوڵاتیان لەبارەوە چی دەڵێن؟ بەڵێ دیارە نزیک بە هەفتەیەکە هاوڵاتیان و چین و توێژوە جیاوازەکان و موچەخۆران لە زۆربەی شارەکانی هەرێمی کوردستان لەسەر شەقامن و داوای هەڵوەشاندنەوەی سیستەمی پاشەکەوتی موچە دەکەن کە ماوەی 4 ساڵە حکوومەت سەپاندوێتی بەسەر حکوومەت بەسەر فەرمانبەران و موچەخۆران و مامۆستایاندا. ناڕەزایەتیەکان تا دێت فراوانتر دەبێت لە ژێر فشاری شەقام و موچەخۆران حکوومەت بڕیارێکی ڕاگەیاند و سیستەمی نوێی پاشەکەوتی موچەی ڕاگەیاند. لەو نێوەندەدا بڕیارێکی بۆردی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمڕۆ ڕایگەیاندووە داوای لە مامۆستایان و زانانی ئاینی کردووە کە ستایشی حکوومەت بکەن لە بەرامبەر ئەو سیستەمە نوێدا. من ئێستا لە بەردەمێکێک لە مزگەوتەکانی سنووری ئیدارەی ڕاپەڕینم دەمەوێت زانایەکی ئاینی وەربگرم گفتوگۆی لەگەڵ بکەم. بەڕێز مامۆستا عەبدوڵڵا ئیبراهیم زانای ئاینی و تارخوێنم لەگەڵدا بۆچی ماوەی 4 ساڵە حکوومەت سیستەمی پاشەکەوتی ڕانگەیاندووە کە زۆر جار موچەخۆران بەستەمی پاشەکەوتی موچەی دەزانن. وەزارەتی ئەوقاف داوای لە زانانی ئاینی نەکردووە کە فشار لەسەر حکوومەت بکەن بۆ ئەوەی ئەم سیستەمە هەڵوەشێنێتەوە. ئێستا کە بە ڕێژەیەک دەستکاری سیستەمی پاشەکەوتی موچە کراوە داوا دەکات کە وتارخوێنان و مامۆستانی ئاینی ستایشی حکوومەت بکەن. ئەمە لەکوێدا جێدیار بێتەوە؟ سوپاسان دەکەم. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. دیارە لە هەموو دنیادا کاتێک کە دەسەڵاتی دێتە سەر حکم کۆمەڵێک پرۆژە و کارنامەی خۆی هەیە و بانگەشەی بۆ دەکات. دیارە لە زمینیشیدا حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی ئەوانەی کە ئەو نخبە دەسەڵاتی ئێستا لەسەر حکمن پێشتر لە کارنامەی خۆیان و لە پرۆژەی ئەوەی کە بۆ خەڵکیان ئیعلان کردبوو کە حکوومەتی خزمەتگوزار و حکوومەتی بەڕاستی ئەوە دەبێت کە باشترین ژیان دابین کە بۆ هاوڵاتیان و هاوشاری و هاونیشتیمانیانی وڵاتەکەی خۆی. من پێم سەیرە حکوومەتی هەرێم لە ڕێی وەزارەتی ئەوقافەوە دەیەوێت ڕێنمایی خەتیبەکان و تاربێژەکان بکات لەسەر ئاسی هەرێمی کوردستان و دەستخۆشی لە حکوومەتی هەرێم بکەن. من بەڕاستی ئەوە بە شتێکی عکسی دەبێنم پێچەوانەیە. من پێم وایە حکوومەتی هەرێم ستەمی 4 ساڵە ستەم لە سەرجەم چین و توێژەکان دەکات و زوڵم لە فەرمانبەران دەکات بەبێ جیاوازی و دەیانچەوسێنێتەوە لە ژیاتی ئەوەی کە بە ئەرکی سەرشانی خۆی هەڵبستێ و باشترین ژیان پێشکەش بە هاوڵاتی و هاونیشتیمانیانی وڵاتەکەی خۆی بکات. 4 ساڵە بەڕاستی هاوڵاتیانی وڵاتەکەی دەسۆسێنێتەوە. کەواتە ئەوە بەڕاستی جێگای ئەوە نییە کە ئێمە لێرەدا دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستان بکەین، بەڵکو دەبێ حکوومەتی هەرێمی کوردستان مەمنونی ئەوە بێ کە 4 ساڵە سەرجەم چین و توێژەکان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەبێ پەنابردن و هەوڵدان بۆی کە ئاراستی خۆپیشاندانەکان بەرەو توندوتیژی بەرن بەوش بە پێشکەوتوترین شێواز و بە ئەو پەری شارستانیانە و مەدەنیانە داوای حەق و مافەکانی خۆیان کردووە. ئەمڕۆ ئەرکی مامۆستانی ئاینی چێ دەبێت مامۆستانی ئاینی لە بەرامبەر ئەو نووسراوی وەزارەتی ئەوقاف چۆن مامەڵە بکەن و قسەی ئێوە چیە لەسەر ناوەڕۆژی ئەم نووسراوە؟ ئێمە تێبینیمان زۆرە لەسەر بەڕاستی بڵاوکراوەکەی وەزارەتی ئەوقاف. من پێم وایە دەبواە وەزارەتی ئەوقاف بە شێوەیەکی تر هاتبە سەرخەت و لەگەڵ وتاربێژەکان بە شێوازێکی تر تەنسیقی بکردایە و من پێم وایە ئەمڕۆ ئەرکی سەرشانی مامۆسایانی ئاینی ئەوەیە کە لە زیاتی ئەوەی دەستخۆشی لە حکوومەتی هەرێم بکەن. حکوومەتی هەرێمی کوردستان ئەرکی سەرشانێتی خزمەت بەڕاستی بە هاوڵاتیانی خۆی بکات و ئەرکی مامۆستانی ئاینیە کە ئەمڕۆ بەڕاستی باس لە زوڵم و سەم و ئەو نەعەدالەتیە بکەن کە حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوازێک ممارەسەی سیاسەتی کردووە کە و دەستی ناوە لە بینەقاقای تاکتاکی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و خەڵکی سەرگەردان کردووە، خەڵکی پەرێشان کردووە و شیرازەی خێزانەکانی هەڵتەکاندووە و پێویستە ئەمڕۆ بەڕاستی مامۆسایانی ئاینی بەپەری دەنگی دلێرەوە باز لەوە بکەن بڵێ حکوومەتی هەرێمی کوردستان
ئەوەی کە تۆ بڵاوکراوەکە لەڕێی وەزارەتی ئەوقاف و بە ئێمە گەیاندووە ئێمە دەستخۆشیمان نییە بەڵکو ئەوە ئەرکی سەرشانی تۆیە کە دەبێت باشترین ژیان بۆ فەرمانبەران دابین بکەی و من لێرەشەوە داوا لەسەر جەمچین و توێژە فەرمانبەران دەکەم شەقام چۆڵ نەکەن هەتا تەواوی حەق و مافەکانی خۆیان دەست دەخەنەوە و دەبێت بەڕاستی ئەو نەک سیستەمی پاشەکەوت سیستەمی پاشەکەون نەمێنێ و دەبێت موچە بچێتەوە دۆخی ئاسایی خۆی دیارە هەر مۆزەف و فەرمانبەرێک کاتێک کە دادەمەکرێت دەبێتە فەرمانبەر و کارمەندی دەوڵەت گرێ بەستێکەیە حەق و مافەیە حکومەت 4 ساڵە ئەو مافەی نەداوە ئەو مافە زەوت کراوە لە ڕووی شەرعیەوە زەوتکردنی ئەو مافە ینی چۆن هەڵدەسەنگێنرێت ئەمە بەڕاستی ئەرکی مامۆستانی ئاینیە کە سەرزەنشتی حکومەت بکەن وەلانە پەیوەنددارەکان بکەن کە ستەمیان لە خەڵک کردووە نەوەکو ئێستا وەزارەتی ئەوقاف بێت داوا لە مامۆستانی ئاینی بکات ستایشی حکومەت بکات ئێمە تەمەنا ئەوەمان نەدەکرد سپاس بۆ پایمنەرمان ئاراس ڕەسوولکە لە دەڤەری ڕاپەڕینەوە لەگەڵمان بوو.